بناوي خواي گەورە من دکتۆر دیار دڵشاد جەمیل پسپۆری نەشتەرگەری دڵ لە نەخۆشخانەی میهرەبانی نەخۆشەکان دەبینم ڕۆژی شەممە تا پێنجشەممە لە کاتژمێر چاری عەسر تاوەکو هەشتی پاش ئیشایە. نەخۆشیەکانی دڵ ئێستا ئەوانی کە ئەمن لە ئایادەیدا دەنیشم دەبینم نەخۆشیەکانی دڵ زۆر زیادی کردیە. یعنی بە ڕێژەیەکی زۆر نەخۆشیەکانی دڵ پێشتر مەسەلەن دەهات کابرا عمری 6 ساڵە 7 ساڵە مەسەلەن 55 ساڵ ئێستا کە نەخۆشی دڵ لە 50 ساڵی لە چلی زۆر بووە بەداخەوە خەڵکەکی زۆر پێوەی دەناڵێنی. ئەو نەخۆشیە دەمەوێت ئامۆژگاری ئەو بەڕێزانە بکەم کە پێش تووشی ئەو نەخۆش دەبان تووشی ئەو نەخۆشی بوونە زۆر میمە جگارە کێشان فاکتەرێکی زۆر ڕئیسیە لە بۆ توشبوون بە نەخۆشیەکانی دەمارەکانی دڵ. جگارە کێشان تەتەوڕی کردی ئێستا مەسەن نێرگەلەشەیە نێرگەلە هێشتا خەتەرترە نێرگلە و جگارە هەردووچیان یەک لێکی خەتەرترن و ئەو دوو کەڵش کە هەیە مەسەن هەردوو کەڵک بیتن ئێستا لەو جەوەی کە هەیە هەموو دوو کەڵەکان پیسە بەس چکە غێر مباشر دەگاتەوە باشترە بەس جگارە و نێرگەلە ئەوها زۆر خەتەرە. مۆزوع ئەشکە هەیە مۆزۆی چەوری ینی ئەوانەی کە دەزانن لە ئایلەیە مەسەن چەوریان هەیە با خۆیان فەحسکەن زوو چکە ئەو چەوریە چەند وەختی بە سەدا بچی خەتەریات زیاتر دەکات لەسەر دەمارەکانی دڵ دەتوانن عیلاجی بگرن. مۆزۆی شەکرا یان سوکەری ئەوانەی کە سوکەریان هەیە ئەوانەی کە نەخۆشی شەکرایان هەیە زۆر میمە شەکرەکەیان کۆنتڕۆڵکەن چکە نەخۆشی شەکرە سەبر لە دەمارەکانی دڵ دەدا دەمارەکانی دڵ تێک دەدا دەمارەکانی دڵ دەگیرێ تووشی نەخۆشی دڵی دەکات زۆر میمە نەخۆشی شەکرا کۆنتڕۆل بکرێ عیلاجێکی مەزبوط وەربگری بە جددی وەربگری. دەمێتەوە نەخۆشی پەستانی خوێن نەخۆشی زەخت ئەوەش فاکتەرەکە لە بۆ نەخۆشیەکانی دەمارەکانی دڵ ئەوەش دەبی کۆنتڕۆل بکرێ و زەخت دەبی بە جددی وەری بگری زەختەکەی کۆنتڕۆڵکە و دەرمانی پێویست وەربگری. دەمێتەوە مەسەڵەن خواردن ینی ئەو خواردنانەی کە ئێستا هەیە ئینسان دەبی حتا پێی بکرێ خۆی لە خواردنی خراپ بە دوور بگری ینی خواردنی تەندروست بخواتن هەتا بکرێ مەسەڵەن خواردنی سوور خواردنی چەور یان شیرنەمەنیەکان بە شێوەیەکی گشتی زۆر کەم بکاتەوە خاستن لە عمری پاشی چلی دەوی زۆر ئاگەی لەو نقطانەبی. نقطەش کە زۆر مهم هەیە ئەویش مۆزۆی وەرەسا ئەوانی کە دەزانن مەسەڵەن مشکلیان لە دڵی هەیە لە وەرەسا زووتر سەردانی دکتۆر بکەن زووتر فحسەکان بکەن باشترە پێش ئەوەی ئیشەکە لیان گەورە بێتە حاڵەتاریە چکە چارە سەرکردن عادەتەن ئەگە زۆر پێشی لێ بگری و چارە سەرکردنی ئاسانترە نابی بڵێ ئەوە وەرەسەیە ئەمە هەردەگرین نە فەرقی هەیە ئەتو کە زووتر پێش لێگرتەوە ئەو وەختی زەرەرەکەی کەمتر دەبی زۆر کەمتر دەبی. بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک زۆر سوپاس. السلام علیکم ورحمة الله وبركاته. میهرەبانی دڵسۆزی و لێزانی